سەرەڕایبوونی چەندین شوێنی گەشتیاری لە سنووری قەزای دەربەندیخان، بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەو قەزایە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری تاجی سەرنجی گەشتیارانی ناوخۆ و دەرەکی بێت. ئاوی ڕووباری سیروان یەکێکە لە سەرچاوە گەشتیاریەکانی ناوچەکە کە تا ئێستا نەتوانراوە بکرێتە شوێنێکی گەشتیاری. هاوڵاتیانی سنوورەکەش بە گرنگیەوە باس لە ئاوردانەوەی کەرتی گەشتیاری قەزاکەیان دەکەن و پێیان وایە دەتوانێت ببێتە سەرچاوەیەکی باشی داهات. ئەگەر ئێمە لە دەربەندیخانە بەسەد بەناوبانگین بە شتێکی باش بەناوبانگین ئەگەر ئەمە بکەینە مەسروفاتێکی تیا بکەین هەر داهاتەکەی خۆی کە بیکەین بە کەپر وەکو دوکان وەکو مەسەلەن بازێ شوێن هەیە لە ئەحمەد ئاوا لە دوکانە کەپریان گرۆیانە بکرێ ئەم حکومەتش ئەوە بکە هیچ نەبێ نیوەی داهاتەکەی ئەو خەڵکەی کە یەت بۆ سیاحە هەر ئەوە بژێوی ژیانی هەم هی حکومەتەکە و هەم هی خەڵکەکەی منش کە من ئەهلێکی کەسابەتم دوکانم هەیە ئیسفادەیەکم لێکردن وەکو شوێنێکی سیاحی چاوەڕێک لە شاری دەربەندیخان ناداتەوە و ئەتیمامی پێ نادا لەبەرەوەی خۆشترین شاری شەو لە هەموو ڕوویەکە لە ڕووی سەوزاییوە لە ڕووی گەشتیاریوە باشترین شوێنە لە هەموو بۆ هەموو شتێ لەبارە بەڵام داخەکەم حکومەت یارێم هیچ ئیمامێکی پێ نادا و هیچ خزمەتگوزاریەکی ناکا و پشتگوێ خستووە بە کوردیەکەی. قایمقامی دەربەندیخان دەڵێت سەردانی بەشێک لە بازرگانەکانیان کردووە بۆ ئەوەی وەبەرهێنان لە دەربەندیخان بکەن، بەڵام بە بیانووی قەیرانی دارایی هیچ بازرگان و کۆمپانیایەک بەدەمیانەوە نەهاتووە. پێم وایە لە مۆلاکەرتی تایبەت دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت و پرۆژەی گرنگ دروست بکات و بۆ ئەو مەبەستەش من لە دەرگای وەبەرهێنەرە گەورەکانم داوە کە پێویست ناکات لێرە ناویان بڵێم کە خوان پرۆژەی گەشتیاری گەورەیان دروست کردووە لە شوێنانی کە و هەروەها پرۆژەی وەبەرهێنانیان دروست کردووە. پێم وتون ئێوە بەخێر بێت بۆ شاری دەربەندیخان ئێمە هاوکارتان نەبین هەست پێداویستێک هەبێت بۆ ئەوەی ئاسانکاری بۆ کارەکانتان بکەین ئێمە لە خزمەتتان ئابین وەرن پرۆژەیەکیش بۆ ئەم شارە بکەنەوە بۆ ئەوەی بتوانین چەندەها گەنجی ئەم شارە هەم لە ڕێگەی ئەوە بکەوێتەوە کار هەم بژانەوەیەکی ئابووریش ڕوو لەم شارە بکە بەڵام بەداخەوە تا ئێستا دەربەندیخان لە بیرکردنەوە ئێوانە ئەو استراتیژەی نییە. کەرتی گەشتیاری یەکێکە لەو کەرتانەی دەتوانێت ببێتە سەرچاوەیەکی سەرەکی داهات بۆ هەر حکومەتێک، بەڵام نەبوونی پلانی حکومەتی هەرێم بۆ سەرجەم کەرتەکان وای کردووە هەرێمی کوردستان بەردەوام لە قەیرانی داراییدا بمێنێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.